سانایەمە بەردەوامین پێش وەچانەکە باسمان لە بابەتی تەوەریەکەم کرد کە میوانێکمانەیە بەسوپاسەوە لە کەرکووکەوە لەگەڵمانە بێت دوێنێ ساڵیادی پرۆسی ئازادی عێراق بووسانە. بەڵێ تەوەریەکیشمان لەسەر هەمان بابەت بەڵێ ساڵی 2023 پرۆسی ئازادی لە عێراق ئەنجام درا و دوێنێ ساڵیاد بوو. ئەم ڕۆژ ساڵیادی ئازادکردنی شاری کەرکووکە لە دام و دەستگاکانی ڕژێمی لە ناوچوی بەعس لە ساڵی 2023 بە دیاریکراوی لە 20 مارسدا سوپای ئەمریکا و هاوپەیمانەکانی ئۆپراسیۆنێکی سەربازیان دەست پێ کرد دواتر هێرشی ئاسمانی چڕیان بۆ سەر شاری بەغدا دەست پێکردسانە. پاشان لە باشووری عێراقەوە هێرشی زەمینی لەلایەن سوپای ئەمریکا و هاوپەیمانەکانی دەستی پێکرد و 9 نیسان وەکە دوێنێکات لە ساڵی 2023دا عێراق ئازاد کرا و شاری بەغداد کەوتە دەست هێزەکانی هاوپەیمانان بە سەرۆکایەتی ئەمریکا. ئێمە گفتوگۆکەمان لەسەر ساڵیادی ئازادکردنی کەرکووکی ئازیزە کە هاوکاتە لەگەڵ 10 نیسانی ساڵی 2023 و لەو ساڵۆ تا ئێستا کە یادی ئازادکردنی کەرکووک دەکرێتەوە. با سوپاسەوە بەڕێز جەوهەر سادقمان لەگەڵایە لە شاری کەرکووکەوە سانەکە بەشداربووی پرۆسی ئازادیە. با بزانین کاک جەوهەر وەک بەشداربوویەکی پرۆسی ئازادکردنی عێراق چه هەستێکی هەبوو یاخود هەستی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لە شاری کەرکووک. کاک جەوهەر بەیانیت باش سوپاس کاتی خۆت بێمە بەخشی فەرموو. بەیانیت باش سپاس بۆ ئێوە ئەم کاتتان باش. بێگومان زۆر سپاس بۆ ئێوە بێگومان ڕوخانی گەورە دیەکێ لە گەورەترین ڕژێمی خوێناوی لە ناوچەکە کە ڕژێمی سەدام حوسێن بوو کاریگەرێکی زۆر گەوری هەبوو بە تایبەتی لە شاری کەرکووکە هەر کاتێک پرۆسەیەک یاخود بارودۆخێک بهاتاتە پێشەوە دام و دەستگا ئەمنیەکانی کەرکووکە کەوتنە سەر کووتکردنی هاوڵاتیان و پەلەماردانی هاوڵاتیانی کورد لە شاری کەرکووکدا. بۆیە لەم ڕۆژەدا کە لەگەڵ کەوتنی ڕژێمی بەعز لە شاری کەرکووک و هەڵاتنی دام و دەستگا ئەمنی و سەرکوتکەرەکانی هەستێکی دڵخۆشکەرانە بوو بە خەڵکی شاری کەرکووکە چاوەڕوانە ناکرد کە بەم شێوازە ڕژێمێکی ئەوەندە خوێناوی و دیکتاتۆر لە ناوچەکە لە ناو بچێتوە بتوانن ئازادی و سربەخۆی خۆیان بەدەستبێنن و ئازاد بن لەو دام و دەستگا سەرکوتی و داپلۆسێنەرانە. باشە کاک جەوهەر باسێکمان لەوە بۆ بکە کا بێگومان شاری کەرکووک چەندین نەتەوەی جیاوازی تێدایە کورد عەرەب کلدان و ئاشووری ئایا ئەوانی شان بەشانی ئێوە هاوکارتان بوون یاخود با بڵێن هەڵوێستی ناو خەڵکی ناوخۆی کەرکووک چۆن بوو لەو پرۆسەیەدا؟ بەگشتی خەڵکی شاری کەرکووک هەڵوێستی لەگەڵ ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن بوو تەنها ئەو خەڵکانە نەبێت کە سەر بەدام و دەستگا ئەمنیەکان بوون یاخود سەر بەدام و دەستگا سەر کوتکارەکان بوونەوە پیاوانی ڕژێم بوون ئەوانە بێگومان لە بەرژەوەندیان نەبوو ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن بەڵام بە کۆی گشتی نەتەوەکانی ترچ بە کورد و تورکمان و بەشێک لە هاوڵاتیانی عەربی شاری کەرکووکۆ زۆر بە خۆشحاڵیەوە پێشوازیانە ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن کرد پیان وا بوو ئازاد بوون لە مۆتەکەیەکی گەورە لە کارەساتێکی گەورە لە ڕژێمێکە لە جەنجێک و بۆ جەنجێکی تر لە ماڵەوێرانەیەک و بۆ ماڵێنێت تر خەڵکی کەرکووک و عێراقی ئەگواستەوە. بەڵێ کاک جەوهەر ئاشکرا دوای پرۆسەی ئازادی عێراق لە ساڵی 2023 پشێوی بەرۆکی سەرجەم پارێزگاکانی لە باشوور و ناوەڕاستی عێراق لێکەوتەوە تەنانەت زۆربەی دام و دەستگاکان هەڵوەشێنرایەوە بۆ چوونت لەو بارەیەوە؟ دیارەمان شتێکی نەخوازراوە بوو پێش ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن یاخود پێش ڕزگارکردنی کەرکووک وەکو یەکێتی نیشتمانی کوردستان وەکو لایەنە سیاسیەکانی تریش بەگشتی هەوڵێک هەبوو کارێک هەبوو کە شتێک بکرێت ڕێگا لەو پشێوی و لەو ئالۆزیانە بگیرێ بەڵام بەداخەوە لەگەڵ کەوتنی دام و دەستگا ئەمنیەکانی حکوومەتی بەعسووە لە ناوچوونی وەکو دەستگا حکوومیەکان سەردەم لە ناوچوون نەتواندا ڕێ لەو پشێوانە بگیرێ ڕێ و لەو کارە نەخوازراوانە بگیرێ دیارە ئەویان بەڕاستی شتێکی ناخۆش بوو زۆر ئەو خەڵکانەی لەگەڵ ئازادی و لەگەڵ دیموکراسی و لەگەڵ ئەوە بوون کە ڕاستە ڕژێمەکە بڕوخێ بەڵام نەک ئەوەی دەوڵەت و دام و دەستگا دەوڵەتەکان بڕوخێ شتێکی نەخوازراوە بوو بەڵام بەداخەوە هەوڵێکی زۆر دراوە ڕێگری لە بەشێکی کرا بەڵام بە کۆی گشتی ناتواندا ڕێگری لەو پشێوانە بکرێ هەرچەند ئامادەکاری کرا بەڵام ئەوەی جێی خۆشحاڵیە کاک جەوهەر پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک خۆت ئاماژەت پێیا پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای پرۆسەی ئازادی توانیان
ئەو بۆشایی ئەمنیە پڕ بکەنەوە لە شاری هەولێر کە ئەمە جێستایش و دەستخۆشی هاوڵاتیان بوو لە ساڵی 2023 بەڵێ هەڵبەت خۆت بەشدار بوویشی ئەو پرۆسەیە بووی بەڵێ بەڵێ بێگومان بەڵێ وەکو یەکێتی وەکو پێ بۆتم باس کرد کاری جددی کرابوو کە کۆنتترۆلی سەررجەم شوێنەکان بکرێت سەردام بدام و دەستگا حکوومیەکان بکرێت لەلایەن ڕێخستنەکان یەکێتی نیشتمانی کوردستانەوە بۆ ئەوی ئەو پشێوانە نەبێت ینی ئامادەسازیەکی باش کرابوو بەشێکی توانرا کۆنتترۆل بکرێت و بەشێکی دوای چەند ڕۆژێک توانرا ئەو پشێوی و ئەو کارە نەخوازراوانە کۆنتترۆل بکرێت بەڵام بەگشتی یەکێتی ئامادەسازی باشی کردبووە کاری بۆی کردبووە توانی لە ئەو هەڤاڵانەی خۆی پێشمەرگەکانی خۆی وەرگانە ڕێخستنەکانی خۆی کە پێشتر کاری لەسەر کرابوو پێشتر پەیوەندیان پیانەوە بوو لە ڕێگای هێڵەکانی پەیوەندیکردنەوە توانرا بچنە سەر ئەوجەم ئەو شوێنانی کە ئامادەکرابوو کە کۆنتترۆل بکرێت بە شێوەیەکی باش توای چەند ڕۆژێک توانرا سەرجەم پشێوەکان کۆنتترۆل بکرێەوە هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان ڕۆڵێکی باڵیان هەبوو لەو بابەتە باشە کاک جەوهەر لە ڕوخانی ڕژێمی بەعەس لە شاری کەرکووک لە پێش ئەم پرۆسێ و لە دوای ئەو پرۆسێ گۆڕانکاریەکان چی بوون ئایا بەڕای جەناب چ گۆڕانکاریە کراوە بێگومان وەکو پێش پرۆسەی ئازادی عێراق و پێش کەوتنی ڕژێمی سەدام حوسێن بارودۆخی عێراق بەگشتی وە کەرکووک بە تایبەتی لە بارودۆخێکی هێزگار نەخۆزراوە بوو شێوێ ئابوووریەکان و بارودۆخی خەڵک زۆر زۆر خراپ بوو لە ئەو پەڕی خراپیدا بوو لە دوای ڕوخانی سەدام حوسێن ئەگە بێتە شاری کەرکووک تاوەکو ئێستا ئەو هەوڵ و ئەمانەی کراوە تا ئێستا هەنگاوی باش نراوە لە ژیانی هاوڵاتیان بە کۆی گشتی گۆڕانکاری گەورە ڕوویدا لە بارودۆ لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئازادیەکانەوە لە ڕووی دیموکراسیەوە لە کۆمەڵی لایەنەوە ڕاستە ناتوانین بڵێن شتەکان 100% بەدڵی ئێمە یاخود بەدڵی هەموو خەڵکیە بەڵام بە شێوازێکی زۆر گۆڕانکاری ڕوویداوە چ لە بواری ئابووری چ لە بواری سیاسیەوە چ لە بواری گەشە پێدانی بیناسازی لە شاری کەرکووکدا وەجگە لە گەڕانەوەی ئەو خەڵکانی کە پێشتر دوور خراببوون و لە شاری کەرکووک بە زۆرە ملێ خەڵکەکان دوور خراببوون چ بە ڕوخانی لادێکان چ بە دەرکردنی هاوڵاتانی کورد لە شاری کەرکووکەوانە ئامادە نەبوون پێناسەی نەتەوایەتی خۆیان بگۆڕنەوە ئەو خەڵکانە شتوانیان بێنەوە سەر زێدی خۆیان و بێنەوە شارەکەی خۆیان گۆڕانکاریەکان بەڕاستی بەراورد ناکرێت گۆڕانکاری گەورە بەڵێ کاک جەوهەر ئێمە لە سەرتاوە باسمان کرد کە دوا بە دوای پرۆسەی ئازادی لە ساڵی 2023 پشێوی بەرۆکی زۆربەی ناوچەکانی عێراقی گرتەوە تەنانەت دام و دەستگاکان هەڵوەشێنرایەوە بە بڕیاری حاکمی سەربازی ئەو کاتی سوپای ئەمریکا سوپای عێراق هەڵوەشێنرایەوە سەرجەم دام و دەستگاکان هەڵوەشێنرایەوە پشێویەکی زۆر ڕوبەڕووی عێراق بۆەوە کەلێنێکی ئەمنی زۆر لە زۆربەی عێراق سەرێت جەنگی تایەفی ڕوویە تەنانەت چەندین گروپی تیرۆریستی سەری هەڵدات قاعیدە بێت یاخود میلیشیاکان بێت یاخود دواتر گروپی تیرۆریستی داعش لە ساڵی 2014 لە کەرکووک لە دوای پرۆسەی ئازادی تا چەند توانراوە ڕێ لەو مەترسیانە بگیرێت لەو هەموو پشێوی و بۆشایی ئەمنی کە سەری هەڵا لە دوای پرۆسەی ئازادیەوە بێگومان لە دوای پرۆسی ئازادیەوە بۆشایەکی ئەمنی زۆر گەورە دروست بوو لە دوای ماوەیە گەتوانین بڵێ نزیکەی ساڵێ باسیەکان سەرەتا توانیان خۆ کۆ بکەنەوە گروپی تۆرۆریستی بەناوی گروپی تۆرۆریستی نەقشبەندی دروست بکەن و هەدەف و ئامانجیان ئەوە بوو کە زۆرترین کێشە و پشێوی لە شاری کەرکووکا بنێنەوە لە ناوچەکانی دەوروبەری کەرکووکیش کەرکووک بەڵێ کەرکووک و دەوروبەری کەرکووک بەگشتی هەدەفیان بوو پشێوی زۆر بنێنەوە بەڵام هەوڵ و هیمەتی دام و دەستگا ئەمنیەکان تا ڕادەیەکی باش توانرا کۆنتترۆلی ئەو کارە تیرۆریستیانە بکرێوانەی بە ناوی گروپی نەقشبەندیەوە بوو بە هەماهەنگی لەگەڵ هێزی هاوپەیمانەکان و ئەمریکیەکان ناڵێن 100% کۆنتترۆل کرا بەڵام تا ڕادەیەکی زۆر ئەو کار لەسەر ئەوە کرا کە ئامانجی ئەو گروپە تیرۆریستانە نەیەتە دیوە هەدەف و ئامانجێکیان هەبوو کە پێکهاتەکانی کەرکووک بەیەکا بدەن وە کێشەی نەتەوایەتی لە ناو شاری کەرکووکا دروست بکەن بەڵام تا ڕادەیەکی زۆر وەکو هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەگشتی هێزەکانی ئاسایش و هێزەکانی ئۆرگانەکانی یەکێتی بەگشتی کاری لەگەڵ هاوپەیمانان ئەوە بوو کە بتوانرێ ڕێگری لەو پشێوێ ئەمنیانە بکرێت لە جمودۆڵی تیرۆریستەکان بکرێت باشە کاک جەوهەر لە ئێستادا کە ئیدارەی شاری کەرکووک بەدەست کوردەوەی کە پارێزگاری شارەکەیە چۆن خزمەت گوزاریەکان و چۆن پێکەوە ژیان لە کەرکووکدا ڕەنگی داوەتەوە لە ئێستادا با بڵێن کە کورد و توانراوە پارێزگاری کەرکووک وەربگرێت
خاڵێکی زۆر گرنگ ئەوەیە کە کاری لەسەر بکرێەوە کاریشی لەسەر کراوە بە تایبەتی لەلاەن بەڕێز پارێزگاری کەرکووکە و کاک ڕێبوارتەهاوە زۆربەی کاتەکان تێکەڵایەتێکی هەیە لەگەر نەتەوەکانی ترا سەردانیکردنی شوێنە گشتەکانە و سەردانی پێک هاتەکانە بۆی بتوانێت ئەو کۆت و بەندە بشکێنێەوە کارێک بکرێت کە ئەوەی پێوترێ ئاشتی کۆمەڵاتی لە ناو شاری کەرکووکە دروست بکرێت کە زۆر گرنگە ئەمە لەلایەکە وەکو کارکردن لەسەر پێک هاتەکان کارکردن لەسەر ئەوەی شکاندنی ئەو ئاڵۆزیانە یاخود ئەو بەرنامانی کە کاری بۆ کرابوو لە کێشەی نێوان پێک هاتەکان و نەتەوە جیاجەکانی کەرکووکە دروست بکرێنی ئەوەی خۆشببختانێ زۆربەی کات تاچی کەرکووکی وەکو پێک هاتەکان بەگشتی نهاتوتە سەر ئەوەی کە لەسەر ئەو بەرنمەیە کار بکەوە پێکدادانی نەتەواتی دروست بێ بەڵام ئێستا ڕۆڵی کاک ڕێبوار بە تایبەتی لە شاری کەرکووکە لەو بوارەیە بەڕاستی هەنگاوی باشی ناوە و ئەوێ دەمارین هەنگاوی باشتر بنێردرێت و ئەوەی پێی ئەوترێ ئاشتی کۆمەڵاتی لە کەرکووک ئێمە هەوڵ بدەین پەیوەندیەکانی نێوان پێک هاتەکان بە شێوازێکی تەواو قوڵ بکەینەوە سەرجەم کێشە نەتەوایەتیەکان سەرجەم ئاڵۆزێن نەتەوایەتیەکان و سەرجەم ئەو لێک ناحاڵیبوونی هەیە لەنەوە پێک هاتەکانە کۆتایی پێبهێنین لە ڕووی بیناسازیەوە خو لە ڕووی کارە خزمەت گوزاریەکانەوە ئەم ماوەی جەنابیان دەست بەکار بوونە هەنگاوی باشنراوە و هێشتان بەشێ لە پرۆژەکان و بەرنمەی کاری پرۆژەکان تەواوەتی نەکەوتۆتە کار یاخود ئەو پارەی کە پێویستە بۆ بودجەی پرۆژەکان بە تەواوەتی نەخراوەتە کار بەڵام کۆمەڵی پرۆژەی گەورە هەنگاوی بۆندراوە بەردی بناغی بۆ دانراوە و ئومێدەوارین لە ماوەی داهاتوودا بە جوانی ینی بەڕێکی وە بە شێوازێکی جوان ئەو هەنگاوانە ببینین و ئەو پرۆژانە ببینین کە گۆڕانکارێکی بەرچاوی لە کەرکووک دروست کردووە بەڵێ کەواتە زۆرمان پێێتی بەڵێ کەواتە کاک جەوەر باس لە ڕۆڵی گرنگی کاک ڕێبوار کرد لە دوای دەستبەکاربوونی وەک پارێزگاری کەرکووک کە بەبێت جیاوازی خزمەتی سەرجەم پێکاتەکانی لە شاری کەرکووک کردووە ئەم خزمەتکردنە لە ناو هاوڵاتیاندا چۆن دەنجی داوەتەوە کاردانەوەی هاوڵاتیان چۆنە بە سەرجەم پێکاتەکانەوە مەبەستن بەڕای من بەسەرجەم پێک هاتەکانەوە تا ئێستا هەنگاوەکانی هەنگاوێکی قوبول کراوە و وەریان گرتووە و بە شێوازێکی زۆر پۆتەستیفانە لێکی ئەدەنەوەکو باسم کرد یەکێ لە خاڵە گرنگەکان ئەوەی ئەمە کە لە چاوپێکەوتنیشە بەڕێزی پارێزگارمان بینی کاک ڕێبوارمان بینی باسی ئەومان کرد کە ڕۆڵی کە ئاشتی کۆمەڵایەتی لە کەرکووکە زۆر گرنگە لە کەرکووک شارێکی فرە پێک هاتە و فرەنەتەوە و فرە ئاین و فرە ئاینزا و لە مەزهبە جیاوازەکانە ئاشتی کۆمەڵایەتی زۆر گرنگە لە کەرکووک بێتە دیوە ئەوە ویستی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە بۆیە بەڕێزیان لەو بوارەوە ینی هەنگاوی جددیان ناوەوە بە بەردەوام تێکەڵبوونیان هەیە لەگەڵ پێکهاتەکانی کەرکووک تەنانەت لە بازاڕە گشتەکان و لە شوێنە گشتەکان و سەرجانی سەردەم پێکهاتەکانی کردووە هەستی پێکرێت لە ناو شاری کەرکووکە تا ڕادەیەکی باش. بەڵێ کاک جەوەر دەبێت پرسیاری ئەوە بکەم ئایا بەهۆی ئەزمموی کەسێتی تۆ تۆژۆک و بەشدار بوویەکی ئەو پرۆسەیە پێ دوایە ئامانجەکانی ئەو پرۆسێ تا ئێستا هات بێتە دی خۆی هەر پرۆسەیەک ئێمە لە دیداری ڕابردوشمانەکە لە کەناڵی کەرکووک باسی ڕاپەڕینی شاری کەرکووک کراوە باسی ڕاپەڕین کرا بەگشتی یاخود کە باسی پرۆسی ئازادی ئەەکەین بەگشتی با بڵێن ئامان لە پرۆسەکە کۆی گشتی پرۆسەکە تۆ لەو سەردەموکاتەیە ڕوخانی ڕژێمیی دیکتاتۆری و خوێناوێت کە بەزەبری ئاگر و ئاسن حکومڕانی خەڵکی وڵاتەکەی خۆیە کرد لەو ڕوانگەەوە ئامانجەکەی خۆی بەدەستێنەوە بەڵام ئەگە بێنە سەر شێوازە گشتیەکەی بڵێ سەرجەم بارودۆخی یاخود دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن یاخود ئەو بارودۆخی ئێستا لە عێراقا هەیە بەگشتی بەدڵی ئێمە یاخود بەدڵی هاوڵاتیانی عێراق و وە کووردە بەگشتی بێگومان ناتوانین بڵێن 100% بەدڵی هەمومانە لە هەنێ بوارە باشە بەڵام لە هەنێ بوارە لە ئاستی پێویستدانەوە بەدڵی هاوڵاتیانەوە بەڵام ئامانجەکە کە وەکو ڕوخانی سەدام حوسێن وەکو لە ناوچوونی ڕژێمیشی دیکتاتۆری و خوێناوی ئەوە هەدەفێکی گەورە بۆ ڕژێمەە ناوچووە دەواریشین کە ئەو کەم و کوڕانەی هەیە هەنگاو بە هەنگاو چارەسەری گونجاوی بۆ بکرێت. بەڵێ کاک جەوهەر من دوا پرسیارت ئاڕاستاکەم ئێمە باسیەوەمان کرد کە لە دوای پرۆسەی ئازادی لە ساڵی 2023
بۆ شای ئەمنی دروست بوو چەندین میلیشیا سەری هەڵدا گروپی تیرۆریستی قاعیدە و دواتر گروپی تیرۆریستی داعش و جگە لەمانەش گەندەڵی بەرۆکی دام و دەستگاکانی دەوڵەتی عێراقی گرتەوە. ڕاستە هاوڵاتیان گەشتبین بوون بەوەی کە کۆتایی بە ڕژێمێکی دیکتاتۆر هاتووە کە ساڵەهای ساڵەگەلی عێراق چەوسێنێتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشە گەندەڵی بەرۆکی زۆربەی دامەزراوەکانی عێراقی کرد خزمەت گوزاری وەک پێویست نییە. بەتایبەت بینیمان لە ماوەی ساڵانی ڕابردوو چەندین خۆپیشاندان بەڕێوەچوو لە بەغداد یاخود ناوچەکانی تر لەلایەن چالاکەوانانەوە، لەلایەن گەنجانەوە، لەلایەن سەرجەم چین و توێژەکانەوە. تەنانەت لە ئێستاشە مامۆستایان لە باشوور و ناوەڕاستی عێراق خۆپیشاندانەکەن. مەبەستم ئەوەیە سەرباری ئەو گەشتبینیە کە کۆتایی بە ڕژێمی دیکتاتۆری هات، بەڵام ئەم گەندەڵیانەش تا ئێستا بەرۆکی دام و دەستگاکانی عێراقی گرتووە. بۆ چوونت لەو بارەیەوە چی بکرێت کە ئەم کێشانە چارەسەر بکرێت؟ ئەگەر ئێستاش نەبێ قۆناغ بە قۆناغ بێ. بەڵێ بێگومان قسەکانی تۆ تەواو وایە یەکێ لە گەورەترین کێشەکانی عێراق لە دوای ڕوخانی ڕژەمی سەدام حوسێنەوە گەورەترین کێشە ئەوەیە کە تاوەکو ئێستا نەتوانراوە پایەکانی حکومڕانی لە دەوڵەتی عێراقیە بە تەواوەتی جێگیر ببێت. ینی حکومڕانیە کە دام و دەستگا حکومیەکان موسسە حکومیەکان سەرڕای گۆڕانی وەزارەتێک یاخود وەزیرێ لە بۆ وەزیرێکی تر، بەڵام موسساتە حکومیەکان بەرپرسیار بن بە تەواوەتی لەسەر ئەو هەنگاوانەی کە ئەندرێ لە دەوڵەتی عێراقیە لە هەموو بوارەکانە کە سەیری بکەی لە بواری کارەبا، لە بواری خزمەت گوزاری، لە هەموو بوارەکانە ینی ئەو ژمارانەی کە باشەکرێن و ئەو ژمارانی کە باسەکرێن خەرتکراون ێزگار گەورە و زۆر و زەبەندن، بەڵام هەدە ئامانجی نەپێکاوە بەداخەوە. گەورەترین کێشە ئەوەیە لە عێراقا پایەکانی حکومڕانی نەچەسپیوە. تا ئێستا ینی هەڵبژاردنێک بۆ هەڵبژاردنێکی تر هەموو کات یاساکان دەستکاری ئەکرێن، یاساکانی هەڵبژاردن، یاساکانی پێویستە سەرەتا هەنگاوی یەکەم ئەگەر بمانەوە کۆن لە دژایەتی ڕوبەڕوونی گەندەڵی وە ئەو فەسادە ئیداری لە چوارچەوەی دەوڵەتی عێراقیە هەیە ببینەوە کە لە هەنێ دام و دەستگاکان فەسادەکان ئێزگار گەورە و گرانن، ینی ژمارەکان زۆر زۆر گەورە ببینە بێ پاوەکانی حکومڕانی لە عێراقا بچەسپێنرێ موسساتی دەوڵەت ڕۆڵی بەرچاوی خۆی ببینێ و هەنگاو بە هەنگاو بۆ بندرێت کە کۆتایی بۆ دیاردە نەخوازراوە نەبێنێت. باشە سەروەت و سامانی عێراقی بە تەواوەتی بە هەدەر درراوە بەشێکی زۆر کەمی کە توانرێ هاوڵاتیانی عێراق بەشی لێ ببینن. بەڕێز جەوهەر سادق بەشداربووی پرۆسەی ئازادی لە شاری کەرکووک. سوپاس کە ڕاستەوخۆ لە شاری کەرکووکی یازی زۆر لەگەڵمان بوون. سەرکەوتوو بن.